ئەمڕۆ بەشداری خولی شەترەنجمان کرد کاتێکی خۆشمان بەسەر بوو سوپاسی بۆ بەڕێوەبەر و قوتابخانەکەمان دەکەین بە هیوای سەرکەوتن بۆ وڵات. سڵتان لەبێت منە ئەوڕۆم لە قوتابخانەی کلێڤەری ناحکومی لە بەشداری خولی شەترەنجم کردووە کە خولێکی زۆر باش بوو و ناوژوانەکانی زۆر باش بوون و یارمەتیان داین و لەم خولەدا ئێستا گەیشتونێتە کۆتاییەکان بە ئەنجامێکی زۆر باشەوە. کتابی بێگەدیسف لە ئامادەی کلێڤەری ناحکومی دەستخۆشی لە ناوجیوان و مامۆستایان دەکەم بۆ ڕەخستنی ئەم پێشبڕکێ جوانە بەڕاستی شتێکی نوێ بوو لە بۆ تەواوی قوتابیان دەستخۆشیان لێ دەکەم. بەناوی خوای گەورە و میهرەبان ئەمڕۆ سەنتەری مەلیک هەڵسا بەکردنەوەی پاڵەوانەتێک بۆ ئامادەی کلێڤەری ناحکومی لە ناو قوتابخانەی کلێڤەر پاڵەوانەتێکە بۆ کوڕان و کچان بوو بەجیا نزیکەی 20 کوڕ و 20 کچ بەشداری کرد لە پاڵەوانەتێکە بە سیستەمی سویسری بەڕێوە چوو 5 جەولە 5 براوەش هەیە بۆ کوڕان 5 براوەش هەیە بۆ کچان. پاڵەوانەتێکە بە شێوەیەکی باش ئاستێکی مامناوەندی هەبوو هیوادارین لە داهاتوودا پاڵەوانەتی زیاتر بکرێتەوە و ئاستی قوتابیەکان بەرەو پێشتر بچی و زۆر سپاس بۆ بەڕێوەبەراتی ئامادەی کلێڤەر بۆ کردنەوەی ئەو پاڵەوانەتیە و زۆر سپاس. من قوتابی ئارپاک ئارام ئەمیر خولەکی شەترەنجمان کردووە لێرە یەکەم بەدەستینە الحەمدوللا و دەستخۆشی لە مامۆستایان و لە ناوبژیۆنان دەکەم کە زۆر بە باشی بەڕێوەچوون. من قوتابی ڕۆژ لە ئامادەی کلێڤەر پۆلیدا لە خولی شەترەنجدا توانیم پلەی دووەم بەدەستبێنم. من قوتابی ڕۆژ سەمیر قوتابی لە ئامادەی کلێڤەری ناحکومی لە پۆلی 11 زانستی و یاریزانی شەترەنج لەسەر ئاستی نێودەوڵەتی سوپاسی مامۆستا ڕێبوار و مامۆستا فەرمان و ئامادەی کلێڤەری ناحکومی دەکەم و سوپاسی سەنتەری مەلیک دەکەم بۆ ڕەخساندنی بۆکردنەوەی بتوڵەیەکی بەو شێوەیە و خوڵەیەکی باش و سوپاس بۆ خوا توانیم پلەی یەکەم لەسەر ئاستی کچان بەدەست بێنین.